خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوەم شەو بەرنامەی ڕاهەنتان پێشکەش ئەکەین. بڕیار هەڵبژاردن بکرێت لە دەی شەشدا یەکێتی نیشتیمانی کوردستان لە زاری سەرۆکی یەکێتی سەرۆک بافڵ جەلات تاڵەبانی تەکیدی کردەوە کە لە کاتی خۆیدا هەڵبژاردن دەکرێت و دەبێ بکرێت و بەڕێز قوبات تاڵەبانی ئەندامی مەکتەبی سیاسی و جێگەری سەرۆکی ئەنجومەنی وەزیران باسی لەوە کرد کە هەرێم زەرەری گەورە ئەکات ئەگەر بێت و هەڵبژاردن نەکرێت. زۆر کەس دەڵێ هەڵبژاردن چ پەیوەندی بە منەوە هەیە؟ بۆچی هەڵبژاردن ئەگەر بکرێت چی لە ژیانی ئێمە گۆڕێمە و چەمانەوێت؟ ڕاستە، بەڵام ئەگەر قوارەی هەرێمی کوردستان و دام و دەستگا مؤسساتیەکانی هەرێمی کوردستان لەسەر پێی خۆیان بن ئەتوانرێت قسە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی بەغدا بکرێ و هەموو کێشەکان بەرەو ئیتیجاهی چارەسەرکردن بێت. هەڵبژاردن پەیوەندی بە ژیانی دیموکراسی و بە بنیادنانی مؤسساتی هەرێمی کوردستانەوەیە کە ساڵانێک کە خوێنی بۆڕژاوە و پەیوەندی بە تاک بەتاچی خەڵکی کوردستانەوە هەیەک بەوەی دەنگدەرە و بەوەی دەنگیشی نییە، واتە تەمەنی نەگەیشتوتەوەی کە دەنگدان. یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوەندە سوورە لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن؟ ئایا دیزاینی پێشوەختەیان بۆ کراوە؟ ئایا یەکێتی پشتی بەچی بەستووە کە ئەوێت بەو شێوە بڕواتە ناو هەڵبژاردن؟ ئەگەر پارتی سوور بوو لەسەرەوەی بایکۆتی هەڵبژاردن بکات و نەچێتە ناو پرۆسەکەەوە لە کاتی خۆشیدا پرۆسەکە بەڕێوە چوو، یەکێتی چۆن ئەو هەڵبژاردنە لەگەڵ پارتی یان بەبێ پارتی ئەنجام دەدات؟ دام شەو میوانێکی تایبەت کاکسران عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵمانە بێت لە بەرنامەی ڕەن. کاکسران بەخێر بێت. هەروەها دواتر هاوکارانم هەم لە سلێمانی و هەم لە ڕاپەڕی و بڕیار بوو لە هەولێریش لەگەڵ ژمارەیەک هاوڵاتی بتوێنن بزانین خەڵک چی ئەڵێ لەبارەی هەڵبژاردنەوە لەگەڵ ئەوانیش گفتوگۆکەین. کاکسران دووبارە سڵاو لێبێت. زۆر قسە و باس لەسەر هەڵبژار نەکرێت، حتى دیداری سلێمانیش زۆر گفتوگۆ لەبارەیەوە کرا. بەرەو کوێ؟ بەرەو هەڵبژاردن. بەرەو هەڵبژاردن؟ بەڵێ بەرەو هەڵبژاردن چونکە تەقییمی هەڵبژاردنەکە وا دەڵێ، تەقییمی سیاسی ڕسمی وا دەڵێ کە سەرۆکایەتی هەرێمی کوردستان کاتی هەڵبژاردنی دیاری کردووە، کۆمسیۆن ئامادەکاریەکانی خۆی کردووە، هێزە سیاسیەکان لیستی خۆیانیان پێشکەش کردووە و کۆمسیۆن لەسەر یەک تعلیمات دەرەکا بۆ فەرمانبەرانی کە ناوبژیوان سەرپەشتی ئەم پرۆسەیە دەکەن یان مراقبن یان هەموو ئەو شتانی کە هەموو جار لە پرۆسەکان هەڵبژاردن چ لە کوردستان چ لە عێراق جێبەجێ دەکرێت. تا ئێستا پرۆسەیە نەوەستاوە و بەردەوامە لەبەرەوە ئەمە لەگەڵ ئەگەر و مەگەرە تەعامل ناکەین. حزبی سیاسی حەریف ئەو حزبەیە کە لەگەڵ واقع و ئەو ڕاستفادە و بڕێ ڕستپیانەیە مامەڵا کات کە بۆ هەڵبژاردن لە ئارادەیە بەڵێ بۆیە پێمان وایە بەڵە هەڵبژاردن دەکرێت و بەشێک لەو هاشوشەی کە دەڵێ ئەکرێ و ناکرێ ڕەنگە بەشێک بێ لە حەملە ئەعلامەکە خۆی، بەشێک لەو با بڵێن ڕەدوو بەدەلەی کە ئێستا نێوان هێزە سیاسیەکانە هەیە لەسەر کردو نەکردنی هەڵبژاردن لەسەروی خەتای کێ و خەتای چیە نییە و بۆچی وایە، بەشێک کە خۆی لە ڕاستیا لە هەڵمەتێکی پەنهانی هەڵبژاردن و سەنگەرگرتنێکی دیموکراسی لە بەرامبەر یەکتری ئەمەش مەسەلێکی زۆر ئاساییە. کاکسران زەختی نێردەی وڵاتان لەسەر ئێوە هەیە، لەسەر یەکێتی هەیە کە بڵێن یەکێتی نابێ بەبێ پارتی بچێتە ناو پرۆسەیەوە؟ من نێردەی وڵاتان بە گوێرەوە وەفدەکانی یەکێتی سەرۆکی یەکێتی و پەیوەندەکانی یەکێتیان بینیوە نێردەی وڵاتان زەخت ناکەن. نێردەی وڵاتان گفتوگۆ دەکەن لەسەرەوەی چۆن هەڵبژاردنێکی باش بکرێت، چۆن هەڵبژاردنێک بکرێت کە ڕەنگدەرەوەی واقعی سیاسی کوردستان و ڕەنگدەرەوەی میلانی سیاسی حزبە سیاسیەکان بێت و ئەمە تایتە لە سەرچەکەیانە. گفتوگۆکان هەرێکی ڕێژ خۆی ئەڵێ ئەو مەسەلەیەکی ترە، بەڵام سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانەوەیە کە پرۆسی سیاسی لە کوردستان پێویستی بە نوێبوونەوەی، پێویستی بە ئەپدێتکردنەوەی، پێویستی بە هەموو ئەو هێز و بڵێن جنگانە هەیە کە حکومڕانی لە کوردستان پتەوتر دەکاوە دەسەڵاتی سیاسی ڕێک دەخاتەوە و هەروەها قواری هەرێمی کوردستانیش کە زۆر جار بە بیانووی جیاجیای قواری هەرێم و هەڕۆشێتەوە و هەڕەشەی لەسرە ئەیانوێ پرۆسی سیاسی، پرۆسی دیموکراسی، پرۆسی ژیانیش پاک بخەن. لەبەر هۆکاران ڕای یەکێتی نیشتیمان لەم بەزە وازحە و یەکێتی پابەندە، ئەوە یەکێتی نییە پرسیاری لێ دەکرێت لەسەر ئایا
هەڵبژاردن ئەکریانە وتراوە ئەمە هەڵبژاردن ئەمە ئێستا ڕێگە ڕاستەکەی بۆ پاراستنی قاواری هەرێمی کوردستان ڕێگە ڕاستەکە بۆ پاراستنی قاواری هەرێمی کوردستان هەڵبژاردنە و ئەمەش بدعایەک نییە کە یەکێتی نیشتیمانی کوردستان هێناوێت یان خەڵکانێک دیموکراتخوازم هێناوێت هێنەکایەوە یان با بڵێن مەسەڵەن یەکێتی یان حزب هاوپەیمانەکان یان و کەنانی داوای هەڵبژاردنەکەن ئەوانە دیموکراتتر لە خەڵکی تر. پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان ساڵی 1992 کە دەستی پێکرد لە یەکەم هەڵبژاردننی کوردستانەوە تا ئەمڕۆ کە ئێستامەڵمان لە هەڵبژاردنێکی تازەیە بەو مقابلانەی کە لە هەرێمی کوردستانە تێپەڕێ بۆ تێکەڵەی کە پرۆسی سیاسی کوردستان دوای ڕزگارکردنی عێراق لە سەدام حوسێن و دەستپێکردنی پرۆسی سیاسی لە عێراقا بە هەموو ئەمانە نیشانی دەدا کە مەسئلەی نەتەوایەتی گەلەکەمان مەسەلەی نیشتیمانی مەسەلەی کوردایەتی هەر هەمووی ڕەبتە بە دیموکراسی و بە هەڵبژاردنەوە. یەکەم هەڵبژاردن کە کرا سەدام حوسێن لەسەر حکم بوو چاوی زەغزەغ بوو سەیری هەرێمی کوردستانی کە هەڵبژاردنێ کرد بە هەموو ئەو نوکتانەی کە لەسەر هەڵبژاردنی 1992 کرا بە هەموو تێبیرانی کە خەڵکی بوو دنیا بەو پەری عجابی خۆی دەربڕیت میلەتێک ساڵێک پێشسا لە کۆڕە بوو 3 ساڵ پێشسا پێش ئەو کاتەی 92 باسەکەم تووشی هەڵەبجە و ئەنفال و کیمیانباران هات ئەم میلەتە ئێستا هەموو خەڵکەکەی کە میلەتێکی چەکدارە هێزەکەی یعنی هەموو خەڵکی پێشمەرگەیە دەنگەدا و انتخاباتی خۆی بکرد بڕێوە لەو دیمەنەوە ئەبێ لە بەرچاومان بێ دائما ئەگەرمانی عجاب بۆ میلەتەکەمان پێ بکەین بتوانین پرۆسی سیاسیمان پتە بکەین بتوانین ئەو داخوازی ویستە نەتوانی کە هەمانە ئەوی کە ڕەوایە و فعلەن ڕەواشە بێتە دی پێویستەکە ئێمە هاوشانی مەطالیب و داخوازیە نەتەوایەتیەکانمان داخوازیە ڕەوا نیشتیمانیەکانمان هەمیشە دیموکراسی ئەو دەستکردنەوەی دیموکراسیمان لە بەرچاو بێ و هەمیشە پێمان وایە ڕەوایی داواکانمان ڕەبتە بەوەی بە ڕەوایی گۆڕانکاری سیاسی دیموکراسی لە وڵاتەکەمانە. زۆر باشە چینە شاری سلێمانی لە شقامی سالم کاکستران هاوکارمان بڕوامان لەگەڵەوێ بڕوا سڵاو لێبێ هەڵبەت بڕوا ژمارەیەک میوانی هەیە لەگەڵ بڕوا گفتگۆکەین کاکە بڕوا سڵاو لێبێ لەبارەی هەڵبژاردن ئەگەر پرسیار لەبارەی لە میوانەکانت بکەیت تاچە لەگەڵەوە هەڵبژار لە کات خۆیان جام بدرێەوە ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پرۆسی دیموکراسی چۆن هەڵدەسەنجێت. بەڵێ زانە سڵاو لێبێت هەڵبەت ئێستادا لە شەقامی سالمم ناسراو بە سەوڵەکە دەمەوێت گفتوگۆ لەگەڵ بەشێک لە وڵاتیاندا بکەم سەبارەت بە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و وەڵامی پرسیارەکانی تووشان لێوە بگرم سەرداش دەشمەلەی کاک جەبار گۆران. کاک جەبار سڵاو لێبێت گەر باسییان بۆکەی سەرەتا هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان گەر لە کات و سات و وادی خۆی دابڕێەوە بچێت ئەمە تا چەند گرنگەوە گرنگی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان چۆن؟ بەڵێ خۆی لەم هەلومەرجەی ئێستا هەڵبژاردن بۆ هەرێمی کوردستان زۆر گرنگە چونکەوە نزیکەی 2 ساڵە هەڵبژاردن لە وادەی خۆیان تاخیر بووە کە بەڕاستی ئەمە ئەگە زیاتر تاخیر بیان خوانە خواستە نەکریان وادەکەی درێژ کرێتەوە من پێم وابێ ئەمە ینی ترسێک لەسەر قەیرانی شەریعەتی هەرێمی کوردستان دروستەکە بەڕاستی ئێمە ئەو ناوکەکانی کە لە نێوان هەرێمی کوردستان و عێراق هەیە تۆ ئەبێت دامەزراوەیەکی فەرمی کە ئەویش سوڵتەی تەشریعیە لە پەرلەمانی هەرێمی لە کوردستان زۆربەی زۆری کەیسەکان لەوێ یەکلا یەکرێتەوە تۆ ساگەدی قەدوەی هەرێمی کوردستان ینی وەکو ئەم سیستەمەی کە ئێستا تەبەنیەک لە هەرێمی کوردستانە سیستەمی پەرلەمانیە بەڕاستی بۆیە لە ئێستا زۆر گرنگە پەرلەمان لە کاتی خۆیان بکرێت ئەو مبەررانی هەیە کە بەڕاستی منم با مبەرری لاوازی ئەزام کاڵێنە بێ تاخیر بکریان کۆمەڵێ ئیشکالیات یان وەکو بڵێ کۆمەڵە تەحەدیات هەیە بەڕاستی من ئەمانە هەمووی بە وەکو بڵێ بە هەنی بە شتێکی لاوازیە بین ینی بە مبەرری لاوازیە بینن بۆیە زۆر گرنگە لە ئێستا لە کاتی خۆیان ینی انتخابات بکرێت چونکە سەرەتایی ترین مافی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە کە تعبیر لە ڕاهی خۆیانەکەن کە پێویستە بچنە سەر سندوقەکانی دەنگدان ئەو لایەنەی کە بە باشی ئەزانن کە لە کۆتاییە ببێتە نوێنەری حەقیقی ئەوان بۆیە دووبارەیە یەکەمەوە زۆر پێویستە لە کاتی خۆیان ینی انتخاباتی انتخابات بکرێت و تعبیر لە ڕێهی یەکبێکی هاوڵاتیانی ینی هەرێمی کوردستان بدرێت. کاک جەبار ڕۆڵ و پێگەیشتی نیشتیمانی کوردستان و کارانەیەتی نیشتیمانی کوردستان کە کردوێتی بۆی کە هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت ئەوە چۆنی هەڵدەسەنجێت؟ طبعا ئەو ڕوونکردنەوەی کە لە کۆمنیۆی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرپەرشتیاری بەڕێز سەرۆک باڤڵ کە بڕیاری لێدرا کە ئەمە دەرخەری ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر بەتەنگ ینی ئەو پێداویستانی هەرێمی داکوردستانەوە و زۆر بەتەنگ ڕەه و دەنگی هەموو هاوڵاتیانی کوردستانەوەیە کە لەم هەلومەرجەی ئێستا زیاتر دەرک بەوە ئاکەن لەم ینی وەکو بڵێ ئەنی وەختە چارن و ساز و هەستیارەیە کە ئێستا خۆتان نەزانن گرژێک و ئاڵۆزیەک ڕۆژهەڵاتی ناوڕاستی ئەنی گرتوێتەوە پێویستە هەرێمی کوردستان لەم هەلومەرجەی ئێستادا زۆر ینی بەڕاستی
ینی وەکو بڵێ جددی بێ لەسەر پرۆسی هەڵبژاردن بۆ ئەوەی کە تۆ شەرعیەتێکی تاو لە ڕووی قانونی و لە چوارچێوەی دەستوری عێراقا بەڕاستی دەری بخەی کە ئێمە وەکو هەرێمی دەکوردستان سوڵتەیەکی تەشریعیمان هەیە بۆ هەموو ئەو ئەڵنگاران و تەحەدیاتانەی کە ڕوبەڕۆی هەرێمی دەکوردستان بێت تۆ بەڕاستی بۆسێ بۆیە ئەمە پێمان ئەڵێ ئەم بە دەمەوە چوونە یان با بڵێن ئەم بڕیارەی کا بڵێن ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستان دەریکرۆ بەڕاستی لە جگای خۆیەتی ئەمە دەرخەریەوەی کە ئەو پەڕی دڵسۆزیە و داواکارم هەموو لایەنەکانی تریژ وە ئەو لایەنانەی کە ئێستا تا ئاسێک نایەنەوێ بۆ بڵێ بەشداری هەڵبژاردن کەن بەڕاستی بیر لە وەزع و گوزەرانی ئێستا هەرێمی دەکوردستان بکەنەوە چونکە ئێستا ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناوچەکەدا بەگشتی لە بەردەم تەحەدیاتێکی گەورە ئەوەی کە ئێمە ئەهێڵێتەوە لە ئێستا بەڕاستی یەکریزی ناوخۆیەوە لە چوارچێوەی دەستوری عێراقا بتوانین بێگریزی و تەبایی ڕوبەڕووی هەموو ئەڵنگارەکان ببینەوە ئەو مافە دەستوری یاسانی کە هەرێمی کوردستان هەیەی ئەنی وەکوڵی بێگریزی ئەتوانین بەدەستی بێنین بڕواگەر پرسیاری ئەوە بکەی ببوورە بڕوا تا چەند استقراری سیاسی کاریگەری لەسەر بازاڕێکی باش و بازاڕێکی ئارام هەیە بۆ ژیان و گوزەرانی خەڵک ئەگەر کاک جەبارە لەگەڵ ماوە زانە وەڵامی بەڵێ کاک جەبارم لەگەڵ ماوە بە بانگشتی بکەمەوە ئێرە کاک جەبارژیان گەر بیتەوە ئێرە من سپاس دەکەم کاک جەبار سەبارەت بەو لایەنانەی کە ناڕازین لەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و تاشان کاریگەری سەر ڕۆڵ و پێگەی پەرلەمانەوە لەسەر هاوڵاتیان و بە گشتی ڕۆژ هەرێمی کوردستان تۆزە سەوتت دوازانەوە ماشەڵا قەرەباڵ ئەوەیە ڕاستی بەڕاستی من پێم وایە ئەو مبەررانی کە ئێستا هەیە بۆ دواخستنی هەڵبژاردنیان وە بڵێ لەم پەر دروستکردن لە بەردەم هەڵبژانە بەڕاستی مبەرری زۆر لاوازن هیچی لە بەرژەوەندی هەرێمی کوردستان نیە من بەڕاستی ئەمە یەکشت بڵێم بەڕاستی ئەگەر پیان وای هەر لایەنێک بیترا پارتی دموکراتی کوردستان میان هەر لایەنێکی تر بێ بەڕاستی ئێمە ئەم سندوقی دەنگدانانیەتە ناو هەرێمی کوردستانەوە تۆ هەر وەکو چۆن کە کۆمیسیۆنی باڵای عێراق و کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق وەکوڵی سەرپەرشتیەکە بەڵام تۆ لەگەڵەوەنە تۆ نوێنەری خۆتێ نوێنەری هەموو حیزبولانەکانی تیا باشە تۆ ئەتوانی چاودێری یەکە بە یەکەی سنووقەکان بکەی کە دەنگی ڕۆی ئەو خەڵکە بەچی لایەن ئەیان ینی ئەتوانی ڕێگری بکەی کە نەفۆتیا بەڕاستیدانکان لەبەرەوە بەڕاستی منم بەڕێرانە دەبوو مەڕیری لاوازە بینم بزانە دەمەوێت لای بەشێکی دیکە وڵاتیان سپاسانەکەم بزانم ئێوە چی دەڵێن لەسەر ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و پێتان وایە گەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دوا بخرێ چ کاریگەریەکی لەسەر ڕۆژی هەرێمی کوردستان و هەوڵاتیان هەرێمی کوردستان بەڕاستی دەستخۆشیتان لێکم بەلای منەوە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە قەرارێکی زۆر چارەنووسازە کە لە ئێستایا بەبێ دواخستن هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان بکرێت لەبەرەوەی بەڕاستی مافی چارەنووسی گەلی کوردستان پێویستی بە پەرلەمانێکی کارا و پێویستی بە پەرلەمانێکی ئەکتیڤ هەیە بۆ ئەوەی کە مافە دەستوریەکان و مافە ڕەواکانی گەلی کوردستان کە بگەێنێت بە عێراق و بە هەموو گەلانی جیهان بەڕاستی دەستخۆشی لە کاک بافڵەکەین کە مەسئولیاتێکی زۆر گەورەی خستە بەر ئەستۆی خۆی کە قەرارێکی وەها چارەنووسازی یاد کە لەم کاتەیە بەژاری هەڵبژاردن کات بەبێ ئەوەی کە ئەرقەلەش دروست ئەکرێت بۆ ئەوەی کە هەوڵ ئەدرێت کە هەڵبژاردننی هەرێمی کوردستان دوا بخرێت و ئەو کەسە ئەوێت خزمەتێک گەنجێکە کە ئەوێت خزمەت بە گەلی کوردستان بکات و بینیشمان لە ماوەی پێشوە کە چەندێک هەوڵی یا بۆ ئەوەی کە مافەکانی موچەخۆرانی هەرێمی کوردستان و مافی هەرێمی گەلی کوردستان بگەێنێت بە عێراق و جێگەی دەستیشی زۆر دیار بوو کە پێش جەژن هەتا تەنانەت پێش جەژن خەڵک دوو موچەی وەرگرت زۆر لایەن کردیان بە دەستکەوت و کردیان بە هینی خۆیان کردیان بە مژدانە تەنانەت کردیان بە مژدانە بەسەر خەڵکی کوردستانەوە کە حەقێکی گەلی کوردستان بوو کردیان بە مژدانە بەسەر خەڵکی کوردستانەوە لە دوای 40 ڕۆژ توانی کاک بافڵ سەلمانی کە سەردانەکانی بۆ بەغا و بە گفتوگۆکانی لەگەڵ بەرپرسانی عێراقا توانی ئەو مافە بۆ گەلی کوردستان بەدەست بێنێت هیوادارین کە پەرلەمانی کوردستان لە کاتی خۆیان هەڵبژێردرێت دەنگدان لەسەری بکرێت بەڕاستی چارەنووسازە ئەم پەرلەمانە زۆر چارەنووسازە بۆ گەلی کوردستان هیوادارین زۆر بە زووی بکرێت و دوانەخرێت و هیچ لایەنێک ئەرقەلە بۆ ئەم پەرلەمانی کوردستانە دروست ناگات بەڕاستی
سپاسەکانت خۆش زۆر سپاس دەکەم ڕوانگە تۆ بێیتە ئێراوە با لەگەڵ تۆ گفتوگۆ بکەم سەبارەت بە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان تا چەند گرنگە کە لە کات و سات وادەی خۆیدا ئەنجام بدرێت وە چی دەڵێن لەسەر ڕۆڵ و پێگەیشتی نیشتیمانی کوردستان و کارانەی کە کردوێتی بۆی کە هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام وڵا من وەکو تاکێکی کوردی وەکو دانیشتوێکی کوردستان وەکو هاوڵاتیەکی کورد دەستخۆشی یەکەم لەو کەسەی لەو لایەنەی کە دەست پێشخەری ئەکا بۆ پێشخستنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لەبەرەوەی بەڕاستی چارەسازە بۆ گەلی کورد بەڕاستی پێویستە یعنی تر حکوومەتکارا بێتەوە و لێرەشەوە من زۆر دەستخۆشی و هیوای سەرکەوتن بۆ کاک پاڤڵە خوازم بۆ ئەوەی لەبەرەوەی بەڕاستی زۆر هەوڵیاوە زۆر دەست پێشخەر بووە بۆ پێشخستنی وڵات بۆ پێشخستنی کاراکردنەوەی حکوومەتێکی کە بتوانێت باش بێت بتوانێت کە میلەتەکەی ببێ بە خزمەتی میلەتەکەی یعنی ئەو کاک پاڤڵ یان بەڕاستی من سەرسامم بە سادەبوونی ئەو کەسە ئەو شەخصە بەڕاستی جوانترین نمونەیە بۆ ئەم وڵاتە کە بتوانێت سەرکردەیەکی وا چەنەها ساڵە ئێمە سەرکردەکانمان نەبینەوە بێنە ناو شار و بێنە ناو کۆمەلگا و بێنە ناو مجتەمع بەس ئەو پیاوە سەلماندی سادەی خۆی جوانی خۆی کەسێکی وەکو کەسێکی ئەم وڵاتە وەکو هاوڵاتێکی وڵاتێتە ناو مجتەمەعاتە ناو بازاڕەوەاتە ناو خەڵکەوە زۆر بە سادەی و هیوای سەرکەوتنی بۆ خوازم هیوادارم هەموو سەرکردەکان چاو لەو پیاوە بکەن. بەڵێ بڕوا بەڵێ زانە هەڵبەتەوە ڕای بەشێک لە هاوڵاتیان بوو سەبارەت بە ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە کاتی خۆیدا ئەوان باز لەوە دەکەن کە گرنگە بۆ دۆخی سیاسی هەرێمی کوردستان و ڕۆژگەری کوردستان کە لە کات و سات و وادەی خۆیدا هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێت. بەڵێ سوپاس بۆ تۆ بڕوا خالیدیشمان لەگەڵە بەڵام با گفتوگۆکە لە کاکسترام بکەین بەچی پشت ئەستورن ئێوە ئەوها سوورن لەسەر ڕۆژی هەڵبژاردن کێشەی موچە هەبووە کێشەی خەدەماتە بۆ لە هەرێمی کوردستان یەکێتی بەچی پشت ئەستورەکان یەکێتی پشت ئەستورە بەو یاسای کەیسا هەڵبژاردنەکە بە بەڕێوە کە محکەمەی ئیتیحادی دەری کردووە جۆرێک لە عەدالەت تێدایە بەوەی کە بازنەکانی هەڵبژاردن کراونەتە چوار بازنە نوێرایەتیەکانی دەرفەتەدا بە نوێرایەتێکی ڕاستەقینەی خەڵکی کوردستان بە هەموو هەر چوار پارێزگاکەوە پشت ئەستورە بەوەی کە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق سەرپەرشتی هەڵبژاردنە دەکات کە بەداخەوە کۆمیسیۆنی باڵای هەرێمی کوردستان لە کار کەوتبوو و هەموو ئەم هۆکارانە وای کردو کە یەکێتی باوەڕی وابێ هەڵبژاردنێکی تۆزێک عادلتر ئەکرێت لە کوردستانە و پشت ئەستورە بەشتی دیکەش کە بە مەکانەی جەماوەری خۆی لە ناو یەکێتی نیشتیمانی ناو خەڵکی کوردستانە کە سیاسەکانی یەکێتی نیشتیمانیەکان لە چەند ساڵی ڕابردووە کە خەڵک ڕازیە لەو سیاسانە داخۆشیەکانی یەکێتی نیشتیمانیەکان لە ژیان و موچە و گوزەرانی خەڵکی کوردستان داخوازی یەکێتی نیشتیمانیەکان کە ڕەوتی حکومڕانی لە کوردستانە ڕاست بکرێتەوە ئەمانە هەمووی نیشانە بەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان پشت ئەستورە بەوەی کە لەم هەڵبژاردنە پێی خۆشە بکرێ و تەسەوریشەکە و ئەم تەسەورەش داخۆرانە هاتووە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەرەو سەرکەوتنێکی زۆر گەورە ئەڕۆک و کاک باڤڵ وتی کورسەکانمان زۆر دەکە حەزەکەم تەژدە و شێ بکەن هەر زۆرێکی ئەتیادی نەبوو ینی بێ سووری زۆر ینی دەبەرەوە بێ ئەو حوتە زۆر بەدیقەتەوە لەسەرینەکە ئەمە هەموو بەڵگەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان و دوای شتی گەورەتریشەیە قەزەیەکی مەبدەی لە یەکێتی نیشتیمانی کوردستان کە یەکێتی حزبێکی میقدامە ینی دەست پێشخەر لە هەڵبژاردنە زۆر زەمان هەبوو یەکێتی نیشتیمانی کوردستان دەیزانی ناڕازی هەیە دەیزانی هێزی منافس و بەرامبەری هەیە بەڵام قەت خۆی لە پرۆسی ڕاگەاندن باشە تعلیقێکتان لێ درێکاکستران ئەڵێن پارتی ئەڵێ ئێمە ساڵ و نیوەک لەسەر یەکێتی ڕامان گرتووە قەتوانە قەت ینی پارتی ئەگەر بێتە سەر تاریخی پەیوەندەکانی یەکێتی و پارتی بەو کاتەی کە هەڵپەیمانیش بووین پێکەوە قەت پارتی ئاو نەخوازەوە کە ویست ئەگەر قورچێک لە یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەرەو خەڵکی کوردستان و باش دەزانێ و قەت پارتی حتا هەڵپەیمانیش بووینە کە ئێمە پێمان وایە هەڵپەیمانیەتی و دۆستایەتی مەسەلەیەکی گرنگە بە تایبەتی ناوێکێتی پارتی بۆ ئیستیقلالی حکومڕانی و بۆ ئیستیقلالی ژیان لە کوردستانە
قەت یەکێتی قەت ینی ینی شتێکی لە خۆڕایی نەداوەتی یەکێتیشمان ئەگەر بقاوی بۆ سەتی وەرنەگرت بێت لەبەرەوە ئەمە وانە و پێشمان وایە کە ئێمە وەکو یەکێتیشمانسان زۆر هەڵماندا کە ئەو بڕیارانەی کە ڕاندی نیشتمانیان هەیە بۆ نمونە کاراکردنەوەی کۆمسیۆنی باڵا هەڵبژاردنەکانی کوردستان یاسایەکی تۆزێک عادلتری هەڵبژاردن بە هەموو بابەتانی کە بەداخۆ پارتی بە زۆینە تێپەڕان نەک بە ئەو زۆینەشی کە خۆمان دەزای ملابەساتی لەسرە زۆر هەوریدا بە بکاوە ئێمە زۆر چوین هاچۆکانی یەکێتیشمانکسان بۆ سەرۆکی یەکێتی بۆ مەسیف و بۆ هەولێر زۆرتر بوو بێگومان لە پێشە لە هاچۆکانمان لە بەغدا بەڵام نەتیجەیەکی لێ نەکەوتەوە لە بەرەوە یەکێتی نیشتمانی کوردستان ئەو ئەفسانان ڕەتەکاتەوە وانە یەکێتی نیشتمان زۆر سەبری کرد و زۆر هەوڵیشدا کە ئەو کێشانە بەیەکەوە چارەسەکەن بەڵام کە نەکرا ئێمە پێمان وایە محکەمەی ئیتحادی پێمان وایە کۆمسیۆنی باڵا هەڵبژاردنەکە کاوان هەم بۆ ساتی عراقین و نوێراتی کوردیشی تێدایە ئەتوانێت بە شکل ئەو یاسای بۆ ئێوە دەرکراوە بۆ یەکێتیان بۆ هەرێمی کوردستان یاسای بۆ هەرێمی کوردستان دەرکراوە بەڵام ئەگەر یەکێتی نیشتمانکوردستان دەورێکی تیاگیە وەڵام هیچ شەر پێویست ناکە یعنی حاشای لێ بکەین شانازیش پێ دەکەین بەڵام خۆ بەدڵی خۆمان بە شتی تریشی تیا بوو بەڵام ئەوەیسا واقعەکە ئەوەی کە نایەوێ بۆچی ئەمەی ناوێت ئایا خراپە بۆ نمونە نوێراتێکی باشتری سلێمانی هەبێ نوێراتێکی باشتری گەرمیان هەبێ نوێراتێکی باشتری ڕانی هەبێ نوێراتێکی باشتری هەولێر و بادیان هەبێ لە حکومڕانی کوردستانە پێمان وایە ئەمە حجەیەکی زۆر لاوازە و پێشمان وایە کە ئەمە نیەتی خراپ نیشاندا نەک ئەوەی کە یەکێتی نیشتمانکوردستان نەوەشکە سەری ئەمەزۆکە ئێمە پێشمان وایە دەبوایە ئەم بابەتە بە ئیتفاق بێ بەڵام ئەوەندە دوایان خست ئەوەنە بە قونەیان خست وای لێ هات کە محکەمەی ئیتحادی بڕایدا سەرجەم درێژبوونی تەمەنی پەرلەمانی کوردستان هەڵەیە و هەموو ئەو هەوڵانەی کە درا بۆ ئەوەی کە بگەینە یاسایەکی باشی هەڵبژاردن هەمووی هەڵبژایەوە و نەتیجە ئەوە بوو کە ینی ئێستا محکەمەی ئیتحادی و کۆمسیۆنی باڵا هەڵبژاردنەکان ئەم سەرپەرچێ هەڵبژاردنەکە و پێشمان وایە ئەمە باشترین دەرفەتە بۆ ئەوەی کە ئەم گۆڕانکاری کە پێشمان لە حکومڕانی کوردستانە بیکەین یەکێتی نیشتمانی کوردستان بمناسبە داوا ناکە بۆ گۆڕانکاری سەر تاسەری بکە لە پرۆسی حکومڕانیکردنە بۆ کۆندێ خەڵک داوای دەکرد و نەیتوانی سەرکەوتو بووتە بەڵکو یەکێتیش داوای ئەوە کە ڕێوی حکومڕانی کوردستان ڕاست بکرێتەوە واتە ئەم ڕێڕەوە زۆر شتی باشی تێدایە زۆر دەستکەوت و سەرکەوتن و هەنگاوی باشتیا بۆ میلەتەکەمان بەڵام بێگومان لە هەندێک محەتاتە لە هەندێک وێزگایە خراپی کردووە لەبەرەوە ئەم پێویستی بە چەکوشکاریە پێویستی بە ڕاستکردنەوەیە ئەمە پێمان وانێ حکوومەتی هەرێمی کوردستان و دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان هەمووی پێویستەکە بڕوخێن داوا و بانگەوازی یەکێتی نیشتمانی کوردستان کە خۆی دامەزێنەری ئەم تەشبە سیاسی کوردستانە کە خۆی دامەزێنەری پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستانە ئەوە نییە بیرروخێن پاشکاری ئینی بکەن ینی بیرروخێن بەڵکەوەیە کە بە پێی پێویست پاسکاری تا بکەن ڕێکی خێنەوە بیکەنە بۆ ئەم قۆناغی میلیژانی میلەتەکەمان بگونجێ ئێستا میلەتی ئەمە چەندگیرێکی تازە پەیدا بوون کە ڕوانگەی تریان هەیە ڕوانگەکانیشیان پێویستە ڕەچاو بکرێت و ڕوانگەش هەمووی لە چوارچەوەی بەرژەوەندەکانی میلەتی کوردستانە گەلی کوردستان ئەخولێتەوە و هەمووشی درێژەی و تەجروبە درێژەیە کە خۆ میلەتەی ئەمەش کە بەم زیلە تازانەشە کە پەیدا بوونە لە فەزاو نەهاتون ناو میلەتەکە ئێمە هاتون پێویست دەکات ڕوانگەی ئەوان و تێڕوانی ئەوان ڕەچاو بکرێ و پەرلەمان و دیموکراسی هەڵبژاردنش بۆ ئەو دەکرێت کە هەموو جارێک هەموو خۆناغی هەر 400 جارێک ئەم پرۆسی ئەپدەیت بکرێتەوە ئێستا ئێمە باسی کێشە دەکەین لە هەرێمی کوردستانە بۆ لە بەغا کێشەمانەیە لە هەر خۆ کێشەی موچە و بودجەمان نییە لە مادەی 140 بۆ زۆر باوتر بەڵام ئەمە کێ توانێت باش دیفاع لەم بینە بکە پێمان وایە نوێرایەتێکی تازەی هەڵبژێرا و کە پشت ئەستور ببە دەنگدەری کوردستانی کاکسران ئەچینە ئیدارە ڕاپەڕین لە قەزای حاجیاوە پەیامنێرمان خالیدی لێ خالی سڵاو لێبێ ئەگەر تۆ بتوانانی ژمارەیەک هاوڵاتی وەرگری لەسەر مەسەلەی هەڵبژاردن و بۆچوونی ئەوان لەسەر هەڵبژاردن جا خالی دەموچاوی دیارە زۆر مادوو دیارە ئەمڕۆ لە کوێەوە بۆ قەڵازیە و بۆ ڕانیە و پەیامنێرێکی مادوونە ناسە لەگە کاکە حەمەی بسەوەر خالید فەرموو زانە سڵاتان لێ بێم کاتتان باش هەڵبەتە من یەک میوانمەیە ئەویش چاودێرێکی سیاسیە بەڕێز نادر مەلاسەفی دەمەوێت سەبارەت بە پەرسی هەڵبژاردن لەگەڵ بەڕێزیان گفتوگۆ بکەم بەڕێزیان چاودێری سیاسیە لە قەزای حاجیاوە کاک نادر سڵاوت لێبێ ئەگەر بێ ئێرە تا چەند گرنگە پرۆسەی هەڵبژاردن لە وادەی خۆیدا بڕێوە بچێت کە
کۆمسیۆن دیاری کردووە کە لە دەی حوزێران هەڵبژاردن پێویستە ئەنجام بدرێت. ئێمە پێمان وایە وەکو چاودێری سیاسی لە هەرێمی کوردستاندا بەداخەوە کە لە 2010 هەڵبژاردن کراوە. ئەم هەڵبژاردنە ماوەیە کە زۆری بەسەدا تێپەڕیوەکە دەبوو هەڵبژاردن لە وادەی خۆیدا جێبەجێکرا بەڵام بەداخەوە نەکراوە. بۆیە کۆمەڵانی خەڵکی کوردستان لەگەڵ ئەوەدان کە هەڵبژاردن هەموو جارێ بۆ 4 ساڵ جارە دووبارە بکرێتەوە، چونکە بە حکمی ئەوەی کە هەرێمی کوردستان و کۆمەڵانی خەڵکی کوردستانی لەگەڵ ئەوەدان گۆڕانکاری لە دەسەڵاتی حکومڕانی هەرێمی کوردستاندا بێتەدی. بۆیە خەڵک چاوەڕوانی ئەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە پەرلەمانی کوردستان دەکات کە ژیان و گوزەرانیان باشتر بکرێت. بۆیە پێویستە زەرورە هەڵبژاردن لە وادەی خۆیدا لە دەی 6 2024دا وەکو سەرۆکی هەرێمی کوردستان بڕیاری لێداوە کە هەڵبژاردن بکرێت، دەبێت لە وادەی خۆیدا جیابەجێ بکرێت، چونکە خەڵک لەگەڵ ئەوەدایە، ژیان و گوزەران و کۆمەڵانی خەڵکی کوردستان لەگەڵ ئەوەدایە، چونکە ئەگەر حکوومەتێکی کارا یان پەرلەمانێکی کارا جارێکی تر هەڵبژاردننی بۆ بکرێتەوە، بۆ خۆتان باش دەزانن دادگای فەدراڵی عێراق بڕیاریشی دەرکردووە، حکوومەت پەرلەمانی کوردستانی هەڵوەشاندوێتەوە، ئەنجومەنی پارێزگای هەڵوەشاندووە 11 بڕیاری داوە کە هەموو ئەوانە لە هەرێمی کوردستاندا جێبەجێ کراون، بڕیارەکان جێگای خۆی گرتووە. بۆیە بۆ ئێمەی کورد بۆ ئێمەی دانیشتوی هەرێمی کوردستان پێویستە لەسەر هەموو لایەکماندا سووربین لەسەر ئەوەی کە هەڵبژاردن لە وادەی خۆیدا جێبەجێ بکرێت، چونکە بە ئەمە هەرێمی کوردستان هەروەها جەماوەری گەلی کوردستان لە هەرێمی کوردستانیشدا جارێکی تر سەقامگیری دیموکراسی، چونکە تۆ بخۆت بینە بەرچاوی خۆت لە ئەمریکا دوو هێزی زلهێز هەیە لەوێ، دیموکراتەکان و کۆماریەکان هەموو جارێک هەڵبژاردن لە وادەی خۆیدا جێبەجێ کرد، دەسا و دەستی دەسەڵاتی لە بینی ئەم دوو زلهێزە دووبارە و دەبارە دەبێتەوە. بۆیە خەڵک چاوەڕوانی ئەوە دەکات چێ خزمەتی زیاتری دەکات، خەڵک چاوەڕوانی ئەوەی دەکات چێ بە پیریەوە دێت، چێ ژیانی گوزەرانی خەڵکی کۆمەڵانی خەڵکی کوردستان خۆش دەکات، چێ موچەخۆرانی هەرێمی کوردستان لە وادەی 30 ڕۆژەی خۆیدا دەتوانێت موچەکانیان بچێتە گیرفانەوە. بۆیە گرنگە لە وادەی هەڵبژاردن لە دەی 6 چیتر هەڵبژاردن دوان نەخرێت بۆ کاتێکی تر، چونکە ئەمە قوت و ژیانی خەڵکی کۆمەڵانی خەڵکی کوردستانی لەسەر. کاک نادر وەکو باست کرد دواخستنی هەڵبژاردن لە وادەی خۆیدا چه زیانێکی دەبێت بۆ پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان، بۆ دیموکراسیەت لە هەرێمی کوردستان و هەروەها بۆ قوارەی هەرێمی کوردستان؟ ئێمە پێمان وایە دواخستنی هەڵبژاردن جارێکی تر دیموکراسی بەداخەوە دەڵم لەکەدار دەکات، چونکە هەڵبژاردن واتە دیموکراسی سندوقەکانی دەنگدان یەکلای دەکاتەوە، چه قوارەیەکی سیاسی دەتوانێت دەنگی زۆرینە کەمینە وەسەد بەدەستبێنێ. بۆ ئەوەی دیموکراسی بەرقرار بێت دەبێت هەڵبژاردن لە وادەی خۆیدا جێبەجێ بکرێت. ئەگەر هەڵبژاردن نەکرێت لەکەداربوونی دیموکراسی بەداخەوە دەڵم جارێکی تر دەکەوێتە ژێر پرسیارەوە، چونکە ناکرێت حکومڕانی لە هەرێمی کوردستاندا تەنها حیزبی باڵادەست، تەنها سندوقەکانی دەنگدان یەکلای دەکاتەوە چێ باڵادەستە لە هەرێمی کوردستاندا، خەڵک بەچێ ڕازی بوو، بەچ قوارێکی سیاسی ڕازی بوو، بەچ لایەنیش سیاسی ڕازی بوو، دەتوانێت ئەو لایەنی سیاسیە بچێتە سەر حکمی دەسەڵات و هەروەها بتوانێت خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکات. کاک نادر ڕای کۆمەلگای نێودەوڵەتیش ڕای ئەمریکا و هەروەها دادگای فیدراڵی و کۆی گشتی ڕایان وایە کە لە وادەی خۆیدا بکرێت، تا چەند گرنگە کۆدەنگیەکی شەبێت لە نێو لایەنە سیاسیەکان بۆ ئەوەی هەڵبژاردن چیتر دوانەکەوێت کە پێویست بوو 2 ساڵ لەمەوبەر ئەنجام بدرێ، بەڵام دواکەوتەوە بەهۆی هەندێک گرفتی سیاسیەوە. تا چەند پێویستە ئەو لایەنانەی ناکۆکن لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردنیان پێیان وایە دەبێت هەڵبژاردن دوا بخرێت چیتر دەستی نەکەن و ئامادەکاری خۆیان بکەن بۆ هەڵبژاردن لە بەروی هەڵبژاردن پرۆسەیەکی گرنگە بۆ دیموکراسیەت بۆ هەرێمی کوردستان. بەڵێ کاک مستەفا ئەوەی کە جەنابەت دەیڵێ 100% وایە کۆمەڵانی خەڵکی کوردستان لەگەڵ ئەوەدان کە هەڵبژاردن لە وادەی خۆیدا جێبەجێ وەک باسمان کرد، هەموو وڵاتە زلهێزەکانیش سەردانی هەرێمی کوردستانیان کردووە، مەسئولینی باڵایان لە هەرێمی کوردستان بینیوە لە ئەحزابی سیاسی سنوورەکە. بۆیە بۆ هەرێمی کوردستان پێم وایە وڵاتە زلهێزەکانی لەگەڵ ئەوەدان کە هەڵبژاردن بکرێت دەستا و دەستی دەسەڵات لە ڕێگای دیموکراسیەوە، لە ڕێگای سندوقەکانی دەنگدانەوە هاوڵاتی دەتوانێت حیزبی سیاسی بەرز کاتەوە، حیزبی سیاسی نزم کاتەوە، چونکە ئەمە پرۆسەیەکی دیموکراسیە، ناکرێت چیتر دەستا و دەستی پێ بکرێت، ناکرێت بگوازێتەوە بۆ کاتێکی دەریان بۆ کاتێکی نادر، چونکە خەڵک چاوەڕوانی ئەوە دەکات لە هەرێمی کوردستان جارێکی تر هەڵبژاردن دوان نەخرێت، بۆ ئەوەی جارێکی تر عێراقیش مەجای ئەوەی پێ نەدرێت کە ئەم دیموکراسی کە لە هەرێمی کوردستاندایە نەمانتوانیوە خۆی جێبەجێ بکەین، بۆ ئەوەی عێراقی جارێکی تر لا لە هەرێمی کوردستان بکاتەوە کە ئێمە دەتوانین وەکو هەرێمی کوردستانی خۆمان دەتوانین
دەتوانین لە کات و وادەی خۆیدا هەڵبژانەکان بکەین. بنمونە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەمڕۆ نۆزەی مانگە نۆزەی چوارە 34 2014 هەڵبژان کراوە بەداخەوە ئەمە ماوەی 10 ساڵە تقریبان 10 ساڵ 11 ڕۆژ کەمە هەڵبژاردن لە ئەنجومەنی پارێزگادا نەکراوە. بۆیە زەرورە لە وادەی خۆیدا هەڵبژاردن بکرێت بۆ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستانیش بتوانێت پێگە و قورساوی خۆی هەم لە عێراق لە فیدراڵی هەم لە وڵاتانی وڵاتە زلێزەکانیشدا بپارێزێت بڵێن ئێمە دەتوانین دیموکراسی بەرقەرار کەین ئێمە دەتوانین هاوڵاتەکانمان بە ئازادی بێنە سەر سندوقخانی دەنگدان بتوانن ئەوەی کە بۆ دیموکراسی و هاوڵاتیانمان بەسوودا بتوانین لە ڕێگای سندوقخانی دەنگدانەوە جێبەجێ بکەین. خۆشکاک نادر سپاس کە لەگەڵمان بووی سپاس دەکەم زانە من دەگەڕێمەوە لای تۆ دیارە کاک نادر دەست خۆش بێت کە چاودێری سیاسیە پێی وایە کە دەبێت هەڵبژاردن لە وادەی خۆیدا ئەنجام بدرێ هیچی تر دوانەخرێ بۆ ئەوەی پرۆسەی دیموکراسی نەکەوێتە ژێر پرسیاری زیاترەوە هەروەها مەترسی بۆ سەر قەواری هەرێمی کوردستانیش لەمە زیاتر دروست نەبێت. خالید ئەحمەد سوپاس بۆ تۆ سوپاس بۆ میوانەکەت و بۆ وێنەگرەکەت سوپاس بۆ تۆ کاکسترا هەمووی تاکی دەکاتەوە لەسەر هەڵبژاردن بەڵام من تایتڵێک هەیە کە پارتی دموکراتی کوردستان لە مناسبە و بێ مناسبە هەرمای بچێتە بەردەمیان ئەو قسێتان پێڵن دیزاینێ کراوە ئێمە قبوڵمانە ئەم دیزاینە جێبەجێ بێ بەسەرمانە چ دیزاینێکتان خۆی دیزاین هەڵۆشاوەتەوە هاتووارەکەی پارتیوەیە کە دیزاینەکەی جاران کە 11 کورسی کۆتاکان حاضر کرابوو شێوە جیاجای تەزویر و با بڵێن ئەم هەموو ڕێو شوێنانەی کە گیراو نەبەر جاران هەڵبژاردننی یەکلایی دەکردەوە 45 کورسی دەهێنا ئێستا ئێستا ئەمە کۆتایی پێهاتووە ئەمە خاڵی یەکەم وڵە دووەمە گەریش برادانی پارتیان هەر هەزێکی سەر حتا یەکێتیش ئەگەر تێبینی شێ لەسەر هەڵبژاردنەکە کە بوو هەڵبژاردنەکە کە بکرا دەتوانێت نیشکات بکە لای کۆمسیۆن ئەو هەم ئەزانی ئەم بڵێن ئاهەنگی با بڵێن خۆشی و یان شایی دیموکراسی چۆن دایانشتی تێدایە مەسەرن خەڵکی تێدا ناڕازیە مراقبی تێدایە چاودێری تێدا چاودێری سندوقەکانی دەنگدانی تایە پارێزەری تێدایە هەموو کۆمسیۆنە جیاجەکانی تێدا هەموو ئەمانە دەرفەتە بۆ حزبە سیاسەکان کە ئەگەر کاتێک گلەیەکیان هەبێ لەسەر بەڕێوەچووری هەڵبژاردنەکە قسەی لەسەکە بەڵام ئەم پێش وەخت توێش هەڵبژاردنەکە نەکراوە ئەڵێ دیزاین کراوە ئەمە قسانە نایخوا ئەم قسانە بۆ بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی دەتوانێت میوانەکانی خۆیان کۆکەنەوە هەمویان لەیەکی جای سیاسین ئەتوان بەشانباڵ یەکتری هەڵبدەن بەڵام ئەم قسانە لە پرۆسی دیموکراسیان نایخوا بە قسەی نابێ مە قسەی حزبێکی مەسئول بێ کە سوڵتەی سیاسی بەدەسە یعنی سبەینێ تۆ بێنە بەرچای خۆت لە هەولێر لە سلێمانی لە بادینان کە وەزیرێکی پارتی یان سوڵتەیەکی سیاسی پارتی بڕایەکەدە بەسەر کەسێکە ئەڵێن کاکە جێبەجێ نەکەن خۆت بابەت نابی بە ڕێو شوێنەکانی کە بۆ دیموکراسی کە بە هەڵبژاردن پێویستە یعنی زۆر سەیرە لە دوای سێمان لێبێ وڵا ناڵن سندوقێک دامرێ وڵا دەبڕۆن دایبن تاخیر ئەم زۆرە قسانە قسەی حزبی مەسئول نییە حزبی مەسئول چییە ئەوە کاتی خۆی لە ڕدوبەدەی نێوان ئەمریکا و ڕووسەکانە ئەنوت با بە حزبی عینی گەورە وڵاتی گەورە بێ مەسوەتی گەورە بخات سەرشانی بۆیە کاتی خۆی هەردوو وڵات چون عینیان کردوتیان کاکە تۆزێک تۆ لە چەکە نەوەیەکانی خۆت کەم کرد تۆش کەم مەسئولەتی نێودەوڵەتی مەسئولەتی زۆر گەورەیە مەسئولەتی حکومڕانی حزبی حکومڕان نابێ ئەو مەسجانە بدات کە یعنی عرب لەمان ننتیها تەسلیمی ناکرێت خەڵک زۆر قسەیە کرێ لە هەولێر وەزارەتی ناو مدیری مەکتەبەکان بۆ ناکرێت کە ینی دیموکراسی لە زڕێزی دڵ نەبێ لە زیاد پەیوەند بۆ شەنەوەکو بۆی جان ئەم بۆچی میلەتەکەمان بترسێنین میلەتی ئەمە داوای دیموکراسی خۆ میلەتەکە ئەمە داوای چی کردووە خۆ داوای شتێکی غەریبی نەکردووە خۆ داوای ئەوەی کردووە کە لە عێراق هەیە یعنی لە بەسرا لە تخوا عیب نییە تەجربەی دیموکراسی لە کوردستان لە نەوەتەکان دەستی پێ کردووە لە عێراقا لە ناوچەکانی تری عێراقا لە 2023 دەستی پێ کردووە خەڵک دەتوانێت لەوێ خۆپشاندان بکە مەطلب تەقدیم بکە چوزانم حکومڕانی بگۆڕێت دەسەڵات بگۆڕێ قسەی هەبێ بەڵام لە هەرێمی کوردستان بڵێ وڵا بۆت نییە بەم دیودێگەڵەیە لەو دیودێگەڵە بۆت نییە باسی دیموکراسی باسی هەڵبژاردن بکە ئەمانە پێویست ناکەن ملەتەکەمان بۆ شتانە بترسێت وڵا خەڵک میلەتەکەی ئەمە ئامادەیە بۆکو نووسەرێکی ئێرانی وتی محمود دەوڵەت ئەبادی وتی ئازادیشمان دێ و خوێندیکەشمانێ و بەخشی وەڵام میلەتەکەی ئەمە دیموکراسیشی دەوێ و دەنگدانیشی دێ و هەمووشی ئامادەشی نیە یەک نرخی دەرەوی دیموکراسی بدات میلەتەکەی ئەمە شایانی ئەوە یەک گوزرانی خۆی دێ ژیانی خۆی دێ موسیقی خۆشی دێ لە وادەی خۆیدا و ناشەوێ هەڕەشەی لێ بکەن
بڵێن وڵا ئەگەرمە نەکەمە بۆ ناکەن ئەمە نە لەگەڵ خەبات و تێکۆشانی میلەتەکەمان ناگونجێ و لەگەڵ مەسئولیەتی سەرشانی حەزبە گەورەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و ئەم حەزبانیتیش کە تازوربوونە خۆیان بە حەزبی گەورە دەزان کە حەزبی گەورە دەبێت مەسئولیەتی گەورە ممارەسە بکە یان دەبێت قسەکانی قسەی مەسئولیەت بێ چۆن نەبێت تۆ بڵێ وڵا نایکەم و نایەڵم و نازام ینی ئەگەست و نۆغدا بڕێ وا ئەکەم و ئەدەبڕ و تاقی کردەوە چۆن شتی وا بێ تۆ میلەتێک تۆ ڕەشە لە میلەتەکەی خۆتەکەی تۆ چۆن ینی تۆ چۆن دیموکراسی چی هەڵبژاردن چی ئێستا مەرحەلەیەکە و دەڕوا بەڵام قسانە دەمێت لە گوێی خەڵکە کە ئەڵەی ئەمە کە گەیشتە خۆیان ئەلە نایکەین و نایڵین ببێ ئەمە بەڕاستی شینەکەی پارتی بۆچیەوە ئێوە تێگەیشت من پێمان وانەیە پارتی ینی بۆ نمونە دەنگ ناهێن لە انتخابات ینی یان با بڵێن کۆتایی نەخێر قەتش پێمان خۆش نییە حزبی سیاسی بیناسی وەکو پارتی دیموکراتی کوردستان کە زۆر ناکۆکی و پێکە و کارکردمان هەوە پێک و باشتر لەوەی کە کەسێک نەیناسی بەڵام لە هەمووی گرنگترەوەیە کە ئەمە ترس نییە لەوەی کە پارتی دەنگ نێن ئەمە ترس لەوەی کە یەکێتی نیشتیمانیەکان دەنگەکانی جارانی خۆی بەدەست بێتەوە لە ڕاستی یانی تۆکەوە بە حەزبێک داواکە بێ زەحمەت بدۆڕێنە بۆی من بتوانم بەشداریکەم لە هەڵبژاردنە قەت ممکن نییە یەکێتی نیشتیمانیەکان بەو شان و شەوکەتی خۆی تێکۆشان درێژەی کایەتی حەزبی مامجارە چۆن داینەوێنێ بڵێ وڵا قبولمە بەبێ وەزێکی دیموکراسی بێت تەکایەوە یەکسەر بچم بۆ قبولی کەم بە دۆڕاوی یەکێتی نیشتیمانیەکان نەتیجەی انتخاباتی قبول کردووە نەک نەتیجەوەی کە هەر بندەست بێ لەگەڵ حکومڕانی لەگەڵ پارتیە نەخێت یەکێتی نیشتیمانیەکان ئەم جارە ئێش بۆ دەکا دەسەڵاتی سیاسی گەورەی هەبێت لە هەرێمی کوردستان بۆ ئەو شتێک کە ئەمە جار یەکێتی پێیتیامەکە لە ژیانی خەڵک لە گوزرانی خەڵک کاڵن یەکێتی بەشدار و شەریکە لە حکومڕانیە کە ینی وعد بە خەڵکی کوردستانە دێن ئەگەر حکوومەتی داهاتوی هەرێمی کوردستان یەکێتی نیشتیمانیەکان بە زۆرینێکی پەرلەمانی پێکی بێنێ دڵنیانەکەن شتان ڕاست دەکەینەوە ئەو کاتە وەزیری یەکێتی نیشتیمانیەکان بردنە پەرلەمان محاسبەی بکەن ئەو کاتە حکوومەتی یەکێتی محاسبە بکەن بڵێن کاکە ئەمەت کردووە ئەمەت نەکردووە بەڵام ئێستا ئێمە نەتوانین بڕیار لەسەر شتەکانی کوردستان بدەین خەڵک نوێرایەتەکانی هەموو کوردستان احتکار کراوە لە بەرەوە ناتوانین بەڕاستی مەسئولیەتی شتێک هەڵگرین کە تیاین یەکێتی نیشتیمانیەکان مەسئولیەتی ئەو لێر کە تیای بووە لە حکومڕانی کوردستان چیەکە سەرشانی خۆی ئەو مەسئولیەتە هەڵەگرێ لە وەزارەتەکانی وەزیرەکانی کێ نەجاحەتیان هێناوە کێ نەجاحەتیان ناوە ئەمانە هەمووی واردە قسەیەکی تر هەیە مەسەلەن سبەینێ بەبێ پارتی هەڵبژاردن کرا ئەو حکومەتە چۆن پێک دێت ئەو حکومەتە جوان پێک دێت ئەڵێن مەسەلەن حیمایی مەقەڕەکەین بارەگاکانی حکومەت مدیر عامەکان کوردستانی یەکێتی و پارتی و هەموو حزبەکانی کوردستانە و ئەو کەسی ئەمە غەڵەتە ئەمە قسەیەکی غەڵەتە نابێ ئەو کەسە زۆر ڕاستە نابێ قسە ئەم ئەفسانە نابێ ڕەت کرێتەوە ئەفسانەی حەقی ئەمە ئەفسانەیە ئەفسانی ڕاستی ئەوەیە کە هێزی سیاسی بە مەسئولیەتەوە قسە بکە و تەسەڕوف بکە ئەگەر سبەینی هەڵبژاردن کرا یەکێتی نیشتیمانیەکانی بردیەوە وەڵای یەکێتی نیشتیمانیەکان دیفاع لەو حەقەی خۆی ناب بەتەنەوە حەقوەتی دیفاع لەو حەقی خەڵکی کوردستانەکە یەکێتی پێشەوەی کە و هەموو تەسەحاتەکان و قوربانەکانی یەکێتی لە مەرحەلەی ڕابردووە کە خەوری کردووە دووەم بێ لە هەڵبژاردنەکانە سێم بێ لە هەڵبژاردنەکانە حکومڕانی بەو شێوەیە بێ کە چەند ساڵی ڕابردوو ڕۆیشتووە هەمووی لەبەرەوەی وتی بەرجەمهێنانی خەڵکی کوردستان لەم مەرحەلەیە وای خواستووە بەڵام لە ساڵی غیابی یەکێتی نیشتیمانیەکان یەکێتی بۆی دەرکەوت خەڵکی کوردستانی بۆی دەرکەوت نەخێر ئەمە پێویست دەکات ڕاست کرێتەوە و یەکێتی نیشتیمانیەکان ئیتر مەرحەلەی ئەوەی کە قبولی بێ هەندێک شتێ لەبەر مەسلحەتی کوردستان قبولی بێ هەر لەبەر مەسلحەتی کوردستان لەمەوە هەندێک شتەیە قبولی نییە و هەوڵەدا چاچی بکاتەوە و قبولیش لە چوارچەوەی دیموکراسی لە چوارچەوەی یاسایە لە چوارچەوەی هەڵبژاردنە هەوڵماندا بە یاسایکی نوێی هەڵبژاردن بە ئیتفاق لەگەڵ پارتی و حەزبەکانی تر بیکەین کە نەبوو چونە محکمەی اتحادی خۆ منە چوێتە مەریخ ئێمە چوێتە محکمەی اتحادی بۆ دەسەڵاتی سیاسی کە دوای ڕوخانی سەدام حوسێن ئێمە دەورمانەوە یەکێتی و پارتی و هەموو حزبەکان دەوریانەوە لە بیناکردنەوەی بەڵام تۆ بێ وڵێ محکمەی سەورە و سوزانم محکمەی اتحادی ئێمە پێمان وایە دەسەڵاتی سیاسی کوردستان بێ کەم و کوڕی بێ بەڵام پێمان وایە ڕاستکردنەوەی کەم و کوڕیەکان و کەلێنەکانی ئەو دەسەڵاتە سیاسیش کە لە بەغدایە بە بەشداریکی زیاتر ئەمانە بێ نەک بە تەوەلابوون لەو دەسەڵاتەوە لە درۆ تەقی لەوکەین بڵاو ئەمە بێکەڵکە ئەو کەسەی کە پێی وایە محکمەی اتحادی بۆ نمونا وەکو محکمەی سەورەیە ئەمە تانە لە محکمەی اتحادی نادا ئەمە بەعکسەوە ئەمە پەرێزی محکمەی سەورە پاکەکاتەوە
ئەو محکەمەی کە دەیان تێکۆشەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و هێزە سیاسەکانی کوردستان و عێراقی بەبێ هیچ دیفاعێک و بەبێ هیچ پاراوێکی ڕێکوپێکی قانونی حکمی ئیدام محکەمەکە عەدا ئاواتبەندەر لێک و محکەمەی دەستوری و محکەمەی اتحادی ئێستا لێکوە ئێمە ناڵێن پرۆسی سیاسی لە کوردستانە لە عێراقا یەکەم و کوڕی بەڵام ئێمە دەڵێن بەشداریکردنێکی باشتری یەکێتی و پارتی و دەسەڵاتی سیاسەکان هەرێمی کوردستان لە بەغدا دەتوانێت ئەو شتان ڕاست کاتەوە نەک ئێمە لە شوێنی خۆمانەوە بە ئینعیزارەتی بە گۆشەگیرێکی نەتەوەیی تەقوتۆق بکەین و بە کوردی قسە بکەین بەڵام بە عەرەبی لە بەغای قسەیەکمان دەبێت. باشە کاک سرانج قسەیەکی تر هەیە مەسەلەن ئەگەر کە سەرۆکی هەرێم دەسەڵاتی ئەوەی هەیە دوای بخا ئەو وەختی مووقفیەکێتی چیە؟ ئێمە یەکێتی هیچ ئیتفاقێکەکە ئەمڕۆ اتفاق ناکە کاکەی بۆچی ئەم شابانە سەر ئەگەر یەکێتیەکە لە مەرجع بیکەن قبولمانە یەکێتی لەو مەسئولیەتیش ڕاناکرێ سەرۆک یەکێتی و سەکردایەتی یەکێتی و ئەندامی یەکێتی لە مەسئولیەتەوەی کە بیکەن بە حەکەم لەو مەسەلە قسە ڕاناکە ئەو کاتێک کە لی پرسەڵ بەڵە بە سەرچاو پێمان وایە هەڵبژاردن لە کاتی خۆیان پرس بێمە دەکەن ئێمە دەڵێن لە هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێت پرس بێمە دەکەن بەڵێ ئێمە دەتوانین حکوومەتی هەرێمی کوردستانی داهاتوو پێک بێنین پرس بێمە دەکەن بەڵێ ئێمە دەتوانین سندوقانی دەنگدان لە بادینان دابنێن پرس بێمە دەکەن بەڵێ ئێمە دەتوانین ئەگەر چۆن ڕۆژۆژان لە هەندێک شوێنە هێزی پێشمەرگە پێویست بوو بۆ حیمایەکردنی زۆر وەساتی عێراق بەڵێ هێزی پێشمەرگەیەکی نیشتیمانی کوردستان ئامادەیە سندوقانی دەنگدان لە دهۆک بپارێزێ لەورێ بپارێزی ئەگەر حکوومەتی عێراقی داوای لێ بکە ئەگەر کۆمسیۆنی باڵا هەڵبژاردنەکان داوای لێ بکە و پێشمان وانە میلەتەکە پێویستەکان میلەتی خۆیان بترسێن لەوەی بڵێن وەڵا زێڕەڤانەی قبوڵی ناکەیان فڵان کەس قبوڵی ناکەن پێمان وایە پرۆسەی دیموکراسی بە شێوەی خۆی بڕوا و ئەگەر کەسێک لاساری ئەم پرۆسێ بکە معلومە ئەکەوێتە ژێرباری ئەگەر سەرۆکی هەرێم مەسەڵەن مودەکەی دواخست بێ بۆ ئێمە لە جای سەرۆکی هەرێم بیرکەینەوە ئەو کاک پاڤڵ قسەکانی واڵێ وتی سەرۆکی هەرێم پیاوێکی باشە و خۆمای قسەمان نییە سەرۆکی هەرێم سەرۆکایەتی ئەم هەرێمە دەکا و پێمان وایە لە زۆر مەسائلە ئەتوانێت دەوری گرنگ بگژێرێ ئەگەر قسەی کرد و دیکرد دەبێ پرسیار دەکرد چەند جار سەرۆکی هەرێم وەختی خەباتی دیاری کرد و دواکەوت ئەمە پێمان وایە مەسئولەتەکەی سەرۆکی هەرێم لە مەسەلە زۆر گرنگە و زۆر گەورە شاخوا ینی تەحملێکی زۆر ئەکە ئەگەر بتوان ئەم مەسئولەتە هەڵبگرێ بەکردنی هەڵبژاردن لە وادەی خۆدا و بە نەکردنیش هەڵبژاردن لە وادەی خۆدا لە ڕاستێ دەبێت لە ئەعلامی سەرۆکایەتی هەرێم پرسی چۆن ئەمە ئیدارەت دەن چۆن ئەیبن بڕێەوە باشە حاڵەتێکی کام حاڵەتە زیاتر چاوەڕوان کراوە ئێمە حاڵەتی هەڵبژاردن لە کاتی خۆیدا چونکە یەکێتی نیشتیمانی مەکتەبی هەڵبژاردننی ئێمە دەستگاکانی ئێمە خۆیان حەزە کردووە کاندەکانیشمان قاتیان کڕیوە جولی جوانە لەبەر کرد و ئامادە کردووە ناتوانین ئەمە خەرجیەکی دەیداتەوە یەکێتی نیشتیمانی خۆی بۆم هەڵبژاردن حەزە کردووە خۆی بۆم ئەم ئاهەنگە خۆشەی دیموکراسی ئامادە کردووە لە هەرێمی کوردستان لەبەرەوە ئێمە قسەسە و بابەتە دەکەین کە یاسای ڕستمی و قانون ڕستمی بڕای لێداوە کە هەڵبژاردن لە دەی شەش بکرێ کە ڕۆژێکی پیرۆزە ڕۆژ دامەزانی کۆمەڵە ڕێزلانی کوردستانیشە کە ناوکی خەباتی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو لە دوای نسکۆی 1974 ڕۆژێکی سەربەرزیە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ تێکۆشەرانی یەکێتی و بۆ پێمان بۆ تێکۆشەرانی کوردستانیش وەڵا هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێت کارێکی زۆر باشە ئێمە خۆمان بۆ ئامادەکاری حەزەکەین کە ئامادەکاریکردنی هەڵبژاردندا ئەمە محلێکی سیاسی لەولای وەڵا ڕەنگەوە بێ بوو یەکێکە شیددا بۆ داپیردا حەزبی سیاسی و حریفی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان حەزبەکەی مامزار ناتوانێت اعتماد بکات سەر ئەم ئەگەر و نەگەرانە چونکە مەسئولیەتی سەرشانە. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێوەبردننی نیشتیمانی کوردستان. سوپاس بۆ پێشوە کاکسرا لە خزمەتدان تازە بووە بە پێوە دەوەستین بە دانیشتنەوە بە هەموو زۆرێک کە بۆ سەرکەوتنی دیموکراسی کوردستان پێویست بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە بەرنامەی ڕاهەنمان پێشکەشکردن ئێوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان.